صوت على لبت لا برجي كينو تندرس بلا قطانم لم برجي داباز لبابتي جرين تكينو كأويش تابت بخان مان أويش هو كردني كون دامي زوزة بزانين آية هو كردنا كاني كون دامي زوزة لخان مان دا تشين وتشنجوري هي ونشانة كاني تشين كات خان ما يقدو شاري هو كردني كون دامي زوزة دبتوا ورنما كان تشين بو خان ماني كتوشي انتهابات ياخد هو كردني كون دامي زوزة وبيوستا تشبكن گفتگوی زیاتر دەکەین و زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە دەخێنەوە دەچین لای دکتۆرە شایان جەلال خەڵەف سپۆری نەخۆشیەکانی ژنان و منداڵبوون وەروەها مامۆستا لە کۆلێژی پزیشکی لەگەڵمانە بن. سڵای خواتان لەبێ هیوادارم زۆر باش بن. هەوکردنی زێ یاخود هەوکردنی کۆئەندامی زاوزەی خانم چەند جۆرێکمان هەیە بەهۆی بەکتری و یاخود بەهۆی ڤایرۆسەوە یاخود بەهۆی کەڕووە هەمانە. و بەهۆی بەکتریەوە کە ئەمە کە زۆر باوە کە پێوترێ کلایمیدیا یاخود گۆنۆریا ئەمە دوو بەکتریان بەهۆی جوودبوونەوە دروستە بن و هەوکردنی ڤایرۆسیمان هەیە لەوانە هیومن پاپیلۆما ڤایرس کە ئەمە ئەگوێزرێتەوە لە بینی هاوسەرەکانە یاخود هەوکردنی کەڕۆ کە ئەمە ناگوێزرێتەوە بەهۆی کەمبوونەوەی بەرگری لەشی خانمەکە تووشە بێت. طبعاً ئەوەی کەڕۆکە زیاتر لە ناو زێیا ڕۆیە بەکتریەکەش لە ناو زێشا ڕۆیە و ملی منداڵدان و منداڵدان خۆی و زۆر جار سەرەکەوێ بۆ بۆری هێلکەدان لەگەڵ هێلکەدانەکان کە ئەمە پێوترێ بەشی سەرەوەی کۆئەندامی زاوزێ. نیشانەکان لە سایە هەشتا ئەتوانین بڵێ 70 بۆ 80 بۆ کلایمیدیا نیشانەی نییە کە ئەمە لێرە ئەم کێشەمان بۆ دروست دەکات چکە کلایمیدیا کێشە لە گسکی بۆری هێلکەدانە دروستەکە لە ئیشیانەخە کە وای لێ هێلکەکە بە جوانی نایەتە ناو بۆرێکە و منداڵەکە زۆرجار لە خارجی ڕەحم دروست دەبێ. ئەوانی تری بە شێوەی دەردراوێکی نامۆ لەگەڵ هەوکردن کزانەوە بۆنی ناخۆش لە ناو دەردراوەکە و خانمەکە هەست بە ئازارێکی تونگ لە بەشی خوارەوەی سکی ئەکات زۆر جار تاولەرزیشی لەگەڵایە. خانم هەیە زۆر جار ئەمە زوو ناچێت بە تەنگیەوە بۆ نمونە هەوکردنەکە سەرەکە ئەچێتە ناوگیانی لەو کاتە گوێسرێتەوە بۆ دەوری جگەری و دوومەڵ بۆ دروست ئەبێت لەم کاتە خانمەکە ئیستیجابەی زۆر کەمە بێت بۆ عیلاج کەوا پێویستەکە نەشتەرگەری بۆ بکرێت. خۆی هەوکردن بە پێی جۆرەکانی ئەگۆڕێ هەوکردنی بەکتریاکان وەکو نێزیریا و گۆنۆریا یاخود ئەتوانین بڵین ئۆرگانیزمێکی تریشمان هەیە کە ترایخۆمۆنەس ڤاجینالیس ئەم نەوعانە ئەمە بەهۆی جوودبوونەوە لە کاتی هاوسەرگیریە تووشە بن بەڵام کە جۆری کەڕۆیەکان یاخود نەوع بەکتریایەکی ترمان هەیە ئەوە بڵین پەیوەندی نییە بە هاوسەرگیریەوە. ئەمە علاقەی هەیە بە بەرگری خانمەکەەوە وەکو مەترسیدار ئێمە کە هەمان بێ و بڵین کێشەمان بۆ دروستەکە گۆنۆریا و نێزیریا لەبەرەوەی وتمان ئەبێتە هۆی لە ئیشخستنی بۆریەکان و مناڵی خارجی ڕەحم دروستە بێ زۆر جار خانمەکە وا پێ ئەچێت لە کاتی نەشتەرگەریەکە بۆریەک یاخودوانی بۆ لا ببرێت و دوای ئەوە بە ئاسایی مناڵی نابێت ئەبێ هەوڵ بدرێت بە مناڵی بلووری مناڵی بێ لەبەرەوە ئێمە وا باشترە کە زوو بەرەو پیری چارەسەرەکان بڕۆین لە کاتی هەوکردندا کە فرامۆش نەکرێت. هەوکردنی ناوگیانمان هەیە لەبەرەوەی دەردراوی فسیۆلۆجی سروشتی ئەگۆڕێ بۆ نمونە خۆی سروشتێکەی ئەسیدیکە لە کاتێکا کە ئەگۆڕێت بۆ ئەوەی کە تفت بێ تفتێکەی زۆر بێ ئەو کاتە میکرۆبی نامۆ دروستە بێ ئەم میکرۆبانە وای لێ کە تۆکان بکوژێت و نەبێتە هۆی ئەوەی کە منداڵ دروست بێ یاخود وەکو باسمان کرد سەرەکەوێ بێتەوە هەوکردن بڵێن ژینگەیەکی نالەبار دروست دەکات بۆ تۆی هێلکەکە بۆیە ببن بە مناڵ. خۆی زۆر مهمە کە خانمەکە پاکوتەمیزی ڕابگرێ بەڵام تا حدێک ئێستا خانمەکان وایان لاتۆچن شامپۆ ئەکرن لە دەرەوە یاخۆ پێوتێ هوسول ئەوان وای پێڵن کە ئەمە زۆر غەڵەتە بەکار بهێنرێ بۆ چیچکە میکرۆبمان هەیە لەویا میکرۆبی باش و خراپمان هەیە کە دایما شەڕەکەن بەیەکەوە بۆیە باشەکە سەرکەوێ بەڵام تۆ کە هوسول بەکارێنی باشەکە شەکوژی واتە تەڕ وشکمان بەیەکەوە کوش بیئەیەک دروست دەکەی بۆ هەموونەوە بەکتریا نامۆکان لەبەرەوە زۆر مهمە کە هوسول بەکار نهێنرێت. گەرخانمەکەش زۆر ئۆبسێشنی هەیە و بۆ نمونە دڵە ڕاوکی هەیە لەسەر پاکوتەمیزی ئەتوانێت تەنها بە ئاو پیشە یاخود شامپۆی مناڵی باش هەیە بڵێن هەفتانەیەک دوو جار ئەگینا پێویست بۆ وەسولە ناکە و باشتیش وایە تەمان خۆی وشک کاتەوە و نەوعی کلێنکسەکان ئەو نەوع کلێنکسانە بەکاربێنە کە معتەڕ نییە کە بۆنی بۆ نمونە بۆنی زۆر نییە چکە ئەمە هەستیاری دروستەکە هەندێک هەیە هەستیاری هەیە تەمان زۆر باشە جلەکانی ژێرەوەشیان هەمووی لۆکە بێ و بەتایبەتی لە سایە
خاصە چکە ئەمە ژینگەیەک دروستەکە بە تایبەتی بۆ کەڕۆکان و زۆریش مهمە لە کاتێکا کە خانمەکان چارەسەر وەرەگرن هاوسەرەکانیشان چارەسەر وەرگرێت چکە ئەمە وتمان زۆربەی بەهۆی گواستنەوەی بینی هاوسەرەکانە لە کاتێکا کە خانمەکە عیلاج وەرەگرێت چاکە بێ بەڵام هاوسەرەکەی هەر هەڵگرە و پێوی دیار نییە لەبەرەوە باشە لە هەمان کاتا هاوسەرەکەشی چارەسەر وەربگرێت. هەوکردنی بۆری میز و لەگەڵ میزەڵدان زۆرە لە کاتی هەوکردنی زێدا بۆچی لەبەروی زۆر نزیکن لە یەکە و بۆری میز لە خانماندا کورتە. طبعا خانمەکە لەو کاتا تووشی کزانەوە و میزە چۆرکێ و ئازاریە بێ لە کاتی میزە زۆرجار لەوانەیە خوێن ببینێ لە کاتی میزکردندا. طبعا وا پێویستەکە کە ئێمە عیلاجێک دانین کە بۆ هەردووکیان باش بێ هەم بۆ خانمەکە لە کاتی ینی هەوکردنی زێدا و لەگەڵ میزەڵداندا. خۆی چارەسەری هەوکردنی کۆئەندامی زاوزێ تەمان بەپێی جۆرەکەی ئەگۆڕێ ئێمە پێشەوەی ئێمە تەمان ئەبێ دیاری بکەین چ جۆرەکە ئەمەش تەمان بە سوابێک وەرەگیرێ لە زێ یاخود ئەتوانین لە ملی منداڵان کە سواب کە پێوتێ های بەجان ئەم سواب یاخود سێرڤایکەڵ سواب و ئەینێرین بۆ زەرع زۆر جار پێشەوەی زەرعەکەش بێتەوە ئێمە دەسەکەین بە چارەسەر بەڵام باشتر وای زەرعەکە بێتەوە اینجا ئێمە چارەسەری بۆ دانین ئەوانەی بەکترین ئەتوانین ئەنتیبایۆتیکیان بۆ دانین بە شێوەی شاف بە یاخود بە شێوەی حەڤیا جاری وایە زۆر بڵین تەشەنەی کردووە وا پێویستەکە خانمەکە داخڵ بکرێت و بەپێی ینی بە دەرزی هین ئەنتیبایۆتیکەکەی لێ بدرێن. جۆری دومیش کە ڤایرۆسیە کە وەکو هیومن پاپیلۆما ڤایرەس ئەمە زۆر جار بە شێوەی باالوکە لە دەرەوەی گیان دەرەکەوێت و ئەمە ئەتوانین بە دەرمانێک کە ڕۆژانە خانمەکە بەکاری ئێنێت یاخود خۆی ئەڕوا لە ماوەی 2 ساڵە و بەڵام وا پێویستەکە ئەم خانمانەی کە ئەم باالوکانیان هەیە خووا ڤایرۆسین کە فەحسی ملی مناڵانیان بۆ بکرێ 6 مانگ جارێ بۆیە بزانین ئایا گۆڕانکاری لە خانەکانە ڕوویاوە یاننا ئەگەر کە ڕوژ بێ ئەوە بێ خانمەکە بەرگری لە شیر زیاد بکرێت یان بزانی ئایا ئەم خانمە شەکرەی نییە ئەنجا عیلاجی بدرێتێت بۆ ئەوەی دژی کەڕۆکە بۆیە گەڕۆکە دابمەرکێتەوە. نەخۆشی شەکرا یاخود کەم خوێنی ئەمە لەبەرەوەی بەرگری لەشدا ئابەزێنێ یاخود ئەتوانین بڵین ئەو خانمانەی کە تووشی نەخۆشیە شەرپەنجەیی بوون کە عیلاج وەرەگرن و مەناعیان دابەزێ یاخود گورچیلیان گۆڕاوە عیلاج وەرەگرن بۆیە مەناعیان دامرکێتەوە ئەمانە هەمووی کاریگەرە بۆ ئەوەی کە فطریات یاخود کەڕوو یاخود میکرۆبەکانی تر لە کۆئەندامی زاوزیانە زیاد بکات. خانمان وا پێویستەکە کە زانیان تووشی هەوکردن بوون چارەسەر وەربگرن بۆچی چکە چارەسەر لە سەرەتادا لەوانەیە بە دەرمانێک یا بە چەند دەرمانێک نەجاتیان بە بەس ئەگەر وانە بێ زۆر جار سەرەکەوێ و میکرۆبەکە ئەچێ بۆ دیواری منداڵدان و بۆریەکە و ئەنجا زۆر جار ئەبێتە هۆی دوومەڵ ئەو کاتە بە نەشتەرگەری ڕزگارێ بێ. یاخود ئەگەر هاتوو ئیلتیهابەکە ڤایرۆسی بوو کە ملی منداڵدانی گرتبۆ و هیومن پاپیلۆما ڤایرەس کە ئەمەوە باشە چێک بکرێت و نەوعەکەی دیاری بکرێت ئەم نەوع شێرپەنجەییە یاخود شێرپەنجەیی نییە. ئەگەر شێرپەنجەیی بوو ئەبێ سامپڵێک وەرگیرێ لە منی مناڵانی بزانە هیچ گۆڕانکاری لە خانەکە ڕوویاوە بۆ ئەوەی لە داهاتوودا لە شێرپەنجە بە دوور بێ. ئەگەر نەوعی کە ڕوژ بێ ئەوە کە ڕوژ وا باشتە عیلاج وەرگرێت چکە زۆر جار کەڕۆکە ئەگەر خانمەکە لە ساڵێکە یەک جار توش بێ ئەگەر عیلاج بۆ نەکرێت چەند جارێک دووبارە بێت و چکە مەلەوانەی هۆکاری نەخۆشیە درێژخانەکانی لەگەڵا وەکو شەکرە وەکو زەخت وەکو ئەوەی کە مەناعی کەم بێ یاخود بێ خوێن بێ ئاسنی کەم بێ کە ئەمە وای لێکە دووبارە بێت.